نەموم لەکەوە ێستا بەزمە بەهۆی بەفربارینی 24 کاتژمێری ڕابردووەوە بۆ چەند کاتژمێرێک ڕێگای بازرگانی سلێمانی بۆ باشماخ داخرا. بەهۆی داخستنی ڕێگاکەوە ئاستەنگ بۆ شۆفێران و بەتایبەت شۆفێرانی بار هەڵگر لە سنوورەکە دروست بوو. بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر لە شۆفێران لە ڕێگاکە بۆ ماوەی چەند کاتژمێرێک گیریان خوارد. ئیران هاتمەکە لە کرماشان ئێستا لە سلێمانیەوە گەڕێتەوە بۆ ئێران؟ ئەرێ لە سلێمانیە گەڕم ئەگە لە دیوە ئیرانیش تۆزی لەمە باشترە لێرە باشترە ئارێ لێرە تۆزی باشترە ئەوە خاک و خۆڵ ڕشنێن لەسەر ڕێەکە بازەکە لەکەی وە گیر و خواردۆ لەکەی وە ئاوا ماویتەوە ئەیسە 2-4-5 ساعتە هەم لێرە ئارێ والله من اليمن وهاتوما باشا حتى نتي تعدى هاتنا كان ما قلت دوتا جرامه درنتشو اما تعشان اللي يكو اما تعدو وانت تكامل ان شاء الله درتشي هەوراز و پێچی ملەکەوە دەکەوێتە سەر ڕێگای سلێمانی پێنجێن و بە دیاریکراوی نزیک گوندی کانیمانگە لەو ناوچە جوگرافیەدا ساڵانە و لە وەرزی زستاندا ئاستەنگی یەکجا زۆر بۆ شۆفێران و سەرنشینانی سەر ڕێگاکە دروست دەبێت. ڕاستە ئێستاکانە تیمەکانیشی خۆیان کردووە بەڵام ئەگەر جنابتان دیقەت بن ینی ڕێگەکە بووە بە شەختە و بە سەهۆڵ لە ڕاستیە بۆیە تۆزێک ئەبێت ئێمە داوا لە خەڵکی خۆشەویست ئەەکەین کە مڕاعاتمان بکەن تاوەکن تیمەکان بتوان ئیشی خۆیان بە تەواوەتی بکەن و ئەو بە فرێکە هەیە ڕای بماڵن و خوێ ڕێژی بکەن. ئێستا ئەو ئۆتۆمبیلانی کە دەبینن ئەکسلنی ینی بەڕاستی ینی زۆر زیاتر پێویستەکان ئۆتۆمبیلانە نێن بەم ڕێگاوانە ئێمە لە ناڵپارێز لە بەڕێوەبەتی ناحی ناڵپارێزەوە تیممان لێ ئامادە کردو ڕێگەمان لێگرتوون ئەو سیارانە کە ئێستەکانە هەن ئەوە پێشتر داخل بوون لە پێنجوێن لە دروازی پێنجوێن شار ڕێگەمان گرتوون یاڵ هیچ سیارەیەک بێت تاوەکن ئەم سیارانە کە ئێستەکانە قەتع بوون لە سەعات 8ەوە بۆی بتوان ئێرە پاکەینەوە چونکە ئەم ناوچەیەکی سەختە شاخاوی لە ڕاستی ئەم ڕێگەیە هەچەند تیمەکان پاکیشی بکەنەوە ئەبێ خوێڕێژیشی بکەن و بێ مڕاعاتیشکەین لە ڕاستیە سیارەکان تایە زنجیر و دەبڵ ئەکسن نەبێ ناتوان دەرچ بێگومان هەموو ساڵێک ئێمە تیمەکانمان بە هاوکاری چاکردن و پاراستنی ڕێگەبانی سلێمانی سەرقاڵی پاکردنەوەی بەفرە من لە کاتی هەبوونی ئەم شەپۆلەیە بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بارهەڵگرێکی زۆر شاخی ملەکەوە سەختە ڕێگەیان لە تیمەکانمان گرتووە بۆ کارکردن لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای پێنجێن تیمی بەڕێوەبەراتی چاکردن و پاراستنی ڕێگەبانی سلێمانی تیمەکانی بەڕێوەبەرایەتیمان سەرقاڵی کارکردن و پاکردنەوەی ڕێگەکەین و لە کەمترین ماوەدا ڕێگەکە پاک دەکەینەوە ئینشاڵڵا. ئەم ساڵیش لە سنووری قەزای پێنجێن زیاتر لە 20 سانتیمەتر بەفر باریوە و پلەکانی گەرما بۆ ژێر سفری سیلیزی دابەزیوە بۆ هۆیشەوە شەقام و ڕێگاکان بەستوێتی و بەفریش ڕەشایی شەقامەکانی داپۆشیوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام پێنجوێن.